پارەیەکی زۆرمان کەوتۆتە لای برا عەرەبەکان ئەگەر بێت ئێمە کەپرەکان پێچینەوە ئیتر لەوانەیە لەگەڵ ئەو عەرەبانەیە بەریەکەوتنمان نەبێت پارەکانمانەفەوتێت. ئەمڕۆ خاوەن کەپرەکانی پێنجوێن و بەشێک لە جوتیاران لێرە گربوونەوە و ئەوان دەڵێن ئەو ئەلوە تازەیی کە دەکرێتەوە لە بەرژەوەندی ئەوان نییە و زیانیان بەردەکەوێت. منەوێ بۆ قسەی زیاتر قسە لەگەڵ بەڕێز کاکدانایە بکەم کە ئەو خۆی خاوەن کەپرە و نوێنەری ئەم خاوەن کەپرانەشە لێرە. کاکدانا سڵاو لەبێ پێم بڵێ کردنەوەی ئەو ئەلوە نوێیە چ زیانە بێ واگەێنێ هەمووەکو خاوەن کەپر هەمووەکو جوتیار. بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە بە دروستکردنی ئەو ئەلوە زەرەر بەر کەپرەکانەکەوێ لەبەرەوەی بێ کەپرەکان لابرێت. کەپرەکان زەرەرمەندیەکان لە چیایە؟ هەموو کەپرەکان لە 2 ملیۆن بۆ 10 ملیۆن دینار ئیجاریان داوە و دروستکردنی کەپرەکانیان بە زیاتر لە 3 ڕۆژ 4 ڕۆژ دروستکراوە و زائیدەن پارەیەکی زۆرمان کەوتۆتە لای برا عەرەبەکان ئەگەر بێت ئێمە کەپرەکان پێچینەوە ئیتر لەوانەیە لەگەڵ ئەو عەرەبانەیە بەریەکەوتنمان نەبێت پارەکانمانەفەوتێت لەم بینیا کەس ئامادە نییە قەرەبووی ئێمە کاتۆ بۆ ئێمە داواکاریمان ئەوەیە بەڕاستی لێگەڕێن لانی کەم ئەم ساڵ هەتا پایستا بەروبوومی پێنجوێن تەواوە بێت ئیشی خۆمان بکەین و دوایەوە ئێمە قسەمانە بێ و ئەتوانین لەگەڵ ئەلوەکەیە دانیشین و ڕێبکەوین لەگەڵیانە. باش ئەگەر ئەو ئەلوێ بکرێتەوە کاکدانا ئایا سعر ڕێک ناخرێتەوە بۆ جوتیار چونکە خۆ دەزانین خاوەن کەپرەکان هەریەکەیان سعرێکەڵێ بەس ئەگەر ئەو ئەلوە بکرێتەوە نرخ ڕێک ناخرێ ئەوە بەرژەوەندی جوتیار نییە؟ ئەوەش نا ئەوە لە بەرژەوەندی جوتیار نییە ئەوە لە زەرەری جوتیارە. ئێستا کەپرەکان لێرە بازار ئازادە. من ئەمڕۆ کابرا پیکاوێک کوولەکەی پێ هاتوۆتە بەردەم کەپرەکەی من 350 دینارم داوەتێ کەپرەکەی دراوسێم 360 دیناری داوەتێ. بەڵام ئەو کاتە ئەو بازارتیژێ لە ئەلوەکە دروست نابێت براجوتیارەکە ڕستەکەیە باتە ئەلوەی پێنجوێن ئەی وەستێنێت کەوە سایترە و کاتە کڕیارەکە بە ئارەزوی خۆی سعردانێت. بەڵام ئێستا لای من نایفرۆشێت دێتە لای تۆ دێت ئەچێتە ئەو بازارێکی ئازادە هەموو کاتێک لە بازاری ئازادا کاسبکار ئیسفادەی زیاتر کردووە. بەخێر بێن سەرچاوە. بەڵێ ئەو ئەلوەنوێی کە باسەکرێت ڕیار بۆ مانگی 2 ئەم ساڵ بدرێتە ئەو کڕیارەکانی بەڵام تاوەکو ئێستا کەمێک کاری ماوە و پێشتریش بەڕێوەبەری ناحیەی گەرمک بە نووسراوێک خاوەن کەپرەکانی ئەلوێی با بڵێن گەرمکی ئاگادار کردوێتەوە کە نابێت ئەم ساڵ بە هیچ جۆرێک کەپر دابنێ.